ڕاوەستن داخوایانیا هەری تالی یا سەرۆکی تورکیە ئەردۆغان دەربارەی خۆشکردنا پەیوەندیە و بەگەڕاندنا پەیوەندیە سووریێرە بزەلالی نیشان دەدێت کە تورکیە بەگەڕاق و ناغا یعنی چارچۆڤەیە پەیوەندیە دەست بەستکن بەدگەڕێک و ناغا پێش کریزا سووریە هەلوەستا تورکیە چەند قوناغارە دەرباس بوو حتا گەهاوێ قوناغی حتا تالیا ساڵە 2012 تورکیا دخواست ئەخوان مسلمینە بکە شریکەی حکوومەتە سووریێ و پەیوەندی پێرە بمێنن داود ئۆغلۆ شیاند وێ چاخێ شامێ ئەف پێشنیاردا ئەسەد پاشێ ڕەت کرد دپای وێرە تورکیا چوو قوناغا کۆ خواست ئیتر حکوومەتە سووریێ بێخە و ئەخوان مسلمین بێنە سەر دەستهلاتا سووریێ 2015 مەها ئیلونێ دەما کۆ پۆتین بریاردا هێزی ئەسمانی و هێزی خۆ بشێنێ سووریا ئەو استراتیجیەتا تورکیە شکست تورکیە تێک هشت کۆ ئیتر ئێخستنە حکوومەتە سووریێ درۆژەڤێدا نەما چوو قوناغا دی کۆڤێجە بازارێ بە رووسیا و ئەسەد ڕەبکێ حکوومەتە سووریا ڕەبکێ ji bo ku ew hêzê opozisyonê li dewrûberê Şamê û naverrasta Sûriyê vekişêne li hember rê pê de werê dayîn ku navçeyê Kurdî li Rojavayê Kurdistanê û Sînorî dagîr bike û ew yek bû li 2018 li Efrînê pasê 2019 li Serêkanî qunaxa pey wê re Tirkiye hewel da ku di riya pêvajoya Asîtana re هەفتێگشتنێک ناوبەراوێ ئۆپۆزیسیۆنا کۆگرێدای تورکیایە و حکوومەتە سووریا ببێ لە رووسیا و سووریا کاری بوون وێ پێڤاژۆیەژی بسەکنێنن بخەتمێنن ئەو کۆمیتەیە دەستوری ڕاوەستاندن کۆ تەنێ ئەو مابوو ژوێ پرۆسەسێ ئەوژی ڕاوەستاندن نەها تورکیا ڤەدگەڕێت بێژێ ئەم دخوازن پەیوەندیە ئەسەدرە بکەن و بخۆش وەکە چاوا کۆ بەری کریزێ سەرۆکۆماری تورکیە و خانما خۆ چوونە شامێ و بەشار لە ئەسەد و خانما خۆ پێشوازیاواتکردن بە ماڵباتی و ناو کۆلانێ شامێ دگەرن ئەردۆگان دبێژێ نەها ئەز ئامادەمە وێ بکەن